ئەم باش بەڕێزان زۆر کەس پرسیار دەکەن جڤینی ناوبەری مەزلوم عەبدی و ئەبوو محەممەد جۆلانی تەرۆریست لە کاتێکە جنۆسایدا خەڵقی مەزلومی عەلەوی دەستی پێکردووە و بە 10,000 و 100,000 خەڵق لە ماڵی خۆیدا هەلاتوون بە 5,000 هاتەنە کوشتن لە ناوچوون سێدارەدان سەرژێکردن بڕین تەجاوز هەموو شتێک تعەدا هەموو تشتێک هەیە لە ڕۆژێکی وەکو ئەمەدا مەزلوم عەبدی چۆن بوو دەستی خۆی دا دەستی ئەبوو محەممەد ئەلجۆلانی قاتل و جنایەتکارێکی وەکو ئەمە چی بوو خاڵی شارەبە و پشت پەردەی ئەم مۆزوعە چی بوو سەبەبکە ئەو کارە کرا ئەمێ نەهینیە پشت پەردە بۆ ئێوە ئاشکرا بکەن بەڵام لە پێشتا دەمهەوێ بێژم ئەو خاڵە ڕەشە چەندە زەرەر و زیانی هەیە بۆ دۆزی گەلی کورد عزیزان ئەگەر زمانێکە حەلەبچە هاتبوو کیمیابارانکردن کەسێکی دەستی خۆی بەدا دەستی سەدام حوسێن پێمان نەخۆش نەبوو ئەگەر زمانێکە ئێزیدی هاتبوون جنۆسایدکردن ئەگەر کەسێک دەستی خۆی بەدا بە دەستی ئەبوبەکر بەغدادی پێمان نەخۆش نەبوو ئەگەر زمانێکە هەنیە دەستی خۆیدا بە دەستی ئەردۆغان لە کاتێکە ئەفرین هاتبوو جنۆسایدکردین بینیتان چنمان پێ نەخۆش بوو بەڵام لەبیرتان نەچێ ئەمڕۆ ئەو کەسێکە کورد پێی دەگوت ژێنڕاڵ مەزلوم چوو دەستی خۆی دا بە قاتلی 5,000 خەڵقی مەزلوم خەڵقی بێپەناه خەڵقێک لەو چیاکانی لازیقە و لە ناوچەکانی دیکەدا برسی و چی و ئاوارە و بێپەناهن احنا طلعنا هن عنا بالضيعة التصفية العرقية ثورة يا جماعة التصفية العرقية لە کاتێک ئێمە دەبێژن ئەڵەوی زۆر کەس پێیان وایە ئێمە تەنیا باسی عەرەب دەکەن عەزیزانی من لە ناوچەی جەبەل ئەکراد تا لازەقیە و ناوچە ئەو سەرێکیەکانی لازەقیە و تەرتوس ئەوانە بگەرنە بۆ مێژوو بگەرنە بۆ تاریخ ئەوانە هەموو جێگەی کوردن کوردەکان لەوێ جنۆساید هاتنەکردن بە دەستی حافز ئەساد کورد لە ترسان خۆیان کردنە عەرەب و برک ئێستا هەن کە بە کوردیژی ناتوانن بەڵام خۆی وە کورد دەزانن گرنگیش نییە کە کورد بن یانە بەڵام ئینسانن بەڵام مرۆڤن بێپەناهن ئاواران بێکەسن ئێستا لە ڕۆژێکی وەکو ئەمڕۆدا کە ئەلەوی جنۆساید هاتنەکردن تۆ لە ڕۆژێکی وەکو ئەمەدا دچی دەستی خۆی دەدیت دەستی قاتلی ئەمانە بگەڕە بۆ ناو سوشیال میدیا بزانە ئیسرائیلیەک ئامریکاییەک بزانە ئوروپیەک بچن نفرەت شینە ئێستا بەحسی کوردان دەکە ئاخر کورد تا دوهێنی قەهرەمان بوو ئاخر مەزلوم عەبدی تا دوهێنی قەهرەمان بوو بۆ ئێستا تا ئەو لەکەی ڕەش و نەنگی تاریخ بۆ مەتۆمار کرد چی بوو سەبەب ئایا مەزلوم عەبدی تەنیا بەخۆی بە سەبەبە نە ئێرادەی مەزلوم عەبدی لە دەستیدا نییە ئەز ئینەها بێژم بوو چی بوو سەبەب فەرهاد شامی ئاخەفتکەری هێزی سووریەی دموکرات لە ڤیدیۆیەکدا دەبێژە ئامریکا داخواز لە ئێمەی کردی یاهۆ فەرهاد شامی یاهۆ ئەز نابێژمە تو دەرەوان دچی لێ یاو ڕاست بەئاخفە یاو تو چما ڕاست ناخفی یاو تو ڕاستیە چما خەڵقی ڕەنابێژی بگەڕن بۆ تاریخی 7 مارچ ناهاژی لەسەر تویتری من لە تویتر بە زمانی ئینگلیزی ڤیدئۆی نەهینی هاتیە بڵاوکردن 7 مارچی 2025 ڤیدۆ بە ئینگلیزی هاتیە ئێمە وەکو خۆی بڵاومان کردن ڤیدۆ دەبێژە ئۆجالان 3 ڕۆژە لە ژێر زەختی ڕێژیمی تورکیەدایە ڕێژیمی تورکیە داخواز دەکرد لە ئۆجالان توگەرەکی نامەیەکی بنێری بۆ هێزی سووریەی دموکراتیک و لە داخواز لەوانجی بکی هێز و چەک و سلای خۆیان داینن یانیش خۆیان تەسلیمی هێزی ئەبوو محەممەد ئەلجۆلانی بکەن ڤیدۆ بە زمانی ئینگلیزیە ڤیدۆی من نییە داکومنت من بڵاوم کردووە وەکو خۆی و هەروەها ئێمە بە زمانی تورکی و بە زمانی ئاڵمانیژی بڵاومان کرد داکومنت ئەوا دەبێژێت تو ناتوان داکومنت بڵاو بووە لە 7 مانگ داکومنت هاتی بڵاوکردن کاتە داکومنت دەبێژە ئۆجالان لە ژێر زەختایە
اوجالان تا ام سێ ڕۆژە نەپاژراندیە بەڵام زەختی تورکیەک جار زۆر احتمالا اوجالان تەسلیم بێ و اوجالان دەبێژە بە هۆکارێەوەی کە تەمەنی زۆرە و 78 ساڵە ناتوانێت لەوە زیاتر تەحمل بکە احتمال هەیە نامە بنێرە ئەگەر نامەشان بە مەزلوم عەبدی بڵێن نەپەژرێنە لەبەر ئەوەیە کە دووهاتووی ئەبوو محەممەد جۆلانی لە ناو سووریەدا نییە ئەبوو محەممەد جۆلانی کەسێکی تەرۆریستە و ئەبوو محەممەد ئەلجۆلانی نامێنە لە ناو سووریەدا بۆ دەمێکی دوور درێژ سووریەیە دابەش بکرێ بە ناوچەی دروس بە ناوچەی کورد ئەڵەوی و دوو ناوچەی دیکە بەگشتیە بێ بە 5 ناوچەی فدرالی دیموکرات بە کوردەکان بڵێ لەسەر شوێنی خۆتان بمینن هێزەکانی خۆتان منفعل نەکەن لە شوێنی خۆتدا بمینن کاری دیکە نەکەن تەنیا شوێنەکەی خۆتان بپارێزن داکومنت لەوێ هەیە یە 7 مارچ بە زمانی ئینگلیزی بۆ من هاتوو بڵاومان کرد. According to the credible information we have received, the Turkish regime has been putting pressure on Öcalan, the imprisoned leader of the PKK in Turkey, for more than 3 days. They are demanding that Öcalan send another letter to the Syrian Kurds, publicly urging them to lay down their arms and surrender to the new Syrian regime, known as the Kurds in Syria should reject it immediately because it would be an indirect message from Turkey, issued under pressure and in Öcalan's name. وەکو خۆی داکومنت بەلگەیەکی ئەستەخباراتی یەکجار زۆر گرنگ و هەستیارە ئێمە وەکو خۆمان بڵاو کرد بەڵام مەزلوم عەبدی لەبەر ئەوەیە کە ئێرادەیە بخۆی نییە بۆی دیکتە کراوە چونکە خۆی ناتوانێت بریار بدە لەسەر ڕۆژەوە بریار لە شوێنێکی دیکە بۆی دێت ئۆجالان لە ژێر زەختی ڕژیمی تورکیە داخواز لامەنا کرد مەزلوم عەبدیژی هەر کە ماسێجی ئۆجالان بەدەستی گشت یا عەلی و یا بدەت هەستا وچوو بۆ شام و ئەم کارە کرا دا اینجا هاتووی بە ئێمە دەبێژە فەرهاد شامی ئەمریکادا کۆرۆ ئەمریکی نەڕاست داخفی مەگەر وەزارەتی دەرەوەی وڵاتی ئەمریکا هێرشی تند و توژی لەسەر ئەڵەویەکان محکوم نەکردو گو نەگوتو ئەوانە هێزەکانی تەرۆریستن ئەوانەی ئەو کاریان کردووە بچین ئەمانە هێزەکانی جۆلانی نین پێیان گوتووە تەرۆریست چون ئەمریکا داخواز بە تۆی گوت بڕۆ لەگە ئەی باشە تۆ پێی نەگوت ئەگەر ئەمریکای بە تۆ گوت تۆ پێی نەگوت مەگەر وەزارەتی دەرەوەی وڵاتی ئەمریکا گوتی ئەوانە تەرۆریستن بۆت من چن لەگەڵی دانیشم یاون بۆ ڕاست ناخفن بێژن خەڵکەرە ڕاست بێژن لەسەر داخوازی ئۆجالان و تورکیە بوو عەزیزانی من ئەمە پرۆژەی ڕژیمی تورکیەیە بۆ لێدانی پرۆژەی ئیسرائیل چۆن ئیسرائیل دەیهەوێ پاش ڕێفراندۆمی باشووری کوردستان کە تورکیە نەهێشت کورد ڕێفراندۆم بکە نەهێشت کورد سەر بکەوێ ئیسرائیل بیری ئەوەی کرد کە گەرەکی کوریدۆرێکی بۆ کورد بکەتەوە نە بە خوازانجی کورد بە خوازانجی خۆیش کۆریدۆر لەکوێوە لە ئیسرائیلەوە دێتە دروست لەوێوە دێتە تلتانف لە تلتانفەوە دێتە ئەبوو کەمال لە ئەبوو کەماڵەوە تێئەپەڕێت بۆ دێرە زۆر لەوێوە دێتە باشووری کوردستان لە ناوچەی سمیلکەوە دێتە ناو زاخۆ و ناوچەی دیکە یعنی کورد دەتوانێت لە پێترۆلی خۆی لە باشووری کوردستانەوە بفرۆشە بێ ئەوەی کە منەتی بە تورکی هەبێت تورکیای شریکە تورکیژەم پرۆژە تێکدەدێت و بۆیەژی تورکیە لەوێوە کوێتی داخواز لە ئۆجالان کردویت یا کارە بکەن عەزیزانی من نقطەی دیکە بۆی ئاشکرا بکەم 5 ساعت پاش ئەوەی کە باخچەلی هەڕەشەی لە کورد کرد باخچەلی گوت بە پەکەکە نە من قبول ناکەم تەنیا پەکەکە بگەرەکی یەپەگە و هێزی سووریە دموکراتیش چەکدابنێ پاش ئەمە تورکیە کۆمەلێکی هێزی جوڵاندەوە بۆ ئەوێ نامەی ئۆجالانژی چوو مەزلوم عەبدی چی خۆی تەسلیم کرد کێشەکە ئەمەیە ئەمە ئەسلی مەسەلەکەیە ئەوانەی دیکە کە پێتان دوێژن درۆیە نەڕاستە خۆیمە ئەمە بەلگەمان هەیە لە دەستە خۆیمە لە گۆر بەلگە ئەوە لە گۆر تەخەیولات داقفە ئێمە بەلگەمان هەیە دەنگمان هەیە بە داکومنتمان بڵاو کردەوە ئەوە هاتی بۆ من تەخەیولات باس دکە یاوە چەند شەرمە لە کاتێکە ژن و منداڵین مەزلومین ئەلەوی کە ئەوها پەریشان و ماڵوێران لە ناوە باغەکاندا هەڵدەستێن و هاوار دەکەن بۆ ئالیکاریە کوردەکان لە کاتێکە ئەم مەزلومانە داخوازی هەفکاری لە کوردەکەن لە ڕۆژێکی وەکو ئەمادە تۆ چۆن دەچی دەستی خۆی دەخەتی ناو دەستێ ئەبوو محەممەد ئەلجۆلانی گیریم کە ئەمریکای بە تۆ گوت تۆ بۆ بە ئەمریکات ناتگوت ئەمریکا من ڕۆژێکی و ئەوهادا ئەگەر ئەو کارە بکەم من لە بەرامبەری دنیا و شەرمزار دەبم بەدەهان ئەلەوی هاتنە کوشتن من چۆن بچم دەستی خۆم تێخم ناو دەستێ ئەو با مانگێک تێپەڕە تۆ بۆ مانگێک پاشتە نەکرد
تۆ بۆ 10 ڕۆژ پاشنەهات نەکرد بۆ دوو مانگ پێشستان ناکرد بۆ دوو مانگ پاشنەهات نەکرد ئەمە بریاری جوینی کۆبوونەوەی ئۆردۆن تورکیا قەتەر عێراق و سووریا بوو دوهێنێ پەیوەندیان لەگەڵ عەرەبستانیش گرت عەرەبستانیش پەیوەندی لەگەڵ مەزلوم عەبدی گرت نامەی ئۆژالانیشی چوو ئەم کارە کرد هیچ پەیوەندی بۆ ئەمریکا و ئیسرائیلەوەش نییە ئیسرائیل بە توندی دوژمنی ئەمە ئیسرائیل ئەمە نەتەنیا دوژمنی بەڵکو تێکیش ئێدت بەڵام پێتان بیر نەچێت فەرهاد شامی مستر فەرهاد شامی لەگەڵ مەزلوم عەبدی پێتان دەڵێم لە کاتێکە ئۆجالە هێزی پەکەکە بر بۆ کەمپێ باقا لە لوبنان لەو کاتەدا یەک شت پێتان دەڵێم لەو کاتەدا ئیسرائیل بوو کە پەکەکەی خست ناو لیستە تەرۆریست لەبەرەوەی کە ئۆژالان هێزی پەکەکەی برخستە ناو باقای لە لوبنان و چەند چەکدارێکی ژنار دژی ئیسرائیل چەند تەقەیەکی کرد ئەمە ماڵی کوردی وێران کرد تۆ ئەو کاتە دژاتی ئیسرائیلت کرد بۆ پشگیری فلستین ماڵی کوردت وێران کرد تۆ ئەمڕۆ کەوتیتی ناو پرۆژەیە تورکیا لە بیرت نەچێ ئیسرائیل ماڵی کورد وێران دیکە ئەگەر تۆ بەردەوام بیت بگەڕە لەم پرۆژە جینایەتکارانی ڕژیمی تورکیە بابا قازانجی ئێمە لە پرۆژەی ئیسرائیلدایە ئیسرائیل دێ هەبێ ئەو ناوچە کۆریدۆرێکی بکە بۆ باشووری کوردستان سێ پارچەی کوردستان چوار پارچەی کوردستان بەیەکەوە کونێکت بن دەبەسرنەوە لە پێشووکە کوردی هاویست لە ڕێگەی ئافرینەوە نا خۆی بگینە بە داریا تورکیە پێشی ئێمەی گرت ئێستا ئێمە دەمانەوێت ئەو لەڕۆ خۆمان بگینە بە داریا بەرگی ئیسرائیلەوە تورکیا دیاوێەوە تێک بدت باشە تۆ تێناگەی یاوە من بە چەند جارە من بڵاو کردم یا باشە معقولە مثلا ئێزیدی بێتە قاتل عامکردن ئێمە بچن دەستی خۆمان تێخن دەستی ئەبوبەکری بەغدادی یا معقول بە سەدام حوسێن کوردی ئەنفال کردووە کەسێک بێتە دەستی خۆی بدە دەستی سەدام حوسێن پێمان ناخۆش نابێت یا زمانی کە مثلا ئەفرین هاتبوو جنۆسایدکردن حەنیە سەرۆکی حەماس هاتبوو دەستی خۆی خستبوو ناو دەستی ئەردوغان دە هیچ چەندەمان پێ ناخۆش بوو یا ئێستا تۆ جێگەی حەنیەت گرتووە تۆ کوێ دەستی خۆت خستوتە ناو دەستی جینایەتکارێکی وەکو ئەبوو محەممەد ئەلجۆلانی کارمان بەڕابردووی نییە چی کردووە چی نەکردووە یاوە جنۆسایدێکی یەکجار زۆر گەورەی کردووە یاوە قەتل عام کردووە خەڵقی مەزلومی کوشتووە خەڵقی بێگوناهی کوشتووە یاوە جنۆساید هەیە لەوێەوە یاوە قەویجدانتان نییە كل الناس بتشهد له وبتشهد فينا انه نحن مدنيين واطباء وتجار ومتعلمين لا لنا شيء بفلول النظام ولا خدمنا بالجيش النظام ولا خدمة إلزامية ولا شيء كثير اللي صار امبارح بالليل بعد ما تحررت جبلة على يد قوى الأمن العام والجيش عمت الفوضى والرعب الناس ببيوتها صاروا يقتحموا البيوت شيشان وأجانب وتكفيريين سوريين وليسوا تكفيريين وليسوا سوريين بس هن بالأصل سوريين فاتوا على البيوت في ناس اندبحت ببيتها من كل الطوائف واهل المدينه هلا اللي عايشين بكل طوائفها بيعرفوا تماما انه انا اللي عم اقوله صح لانه الناس صارت تخبي بعضها عن بعضها لان اخوالي رفقاتي حارتي الجيران انا خايفه على الكل حرام في عالم ما زنبا والله في عالم ما زنبا تۆ دەبێ ژیان ئازادی ئێمە سەرۆک ئاپۆش ژیان ئازادی لە ڕۆژەوە دەست پێ کردووە باشە تو ئەگەر باوەریت بە سلۆگانی ژیان ئازادی هەیە بە دەهان و سەدان ژنی مەزلومی عەڵەوی نامەیان ڤیدۆیان بۆ تۆ نەنارد لەسەر سۆشیال میدیا بڵاوی نەکرد مەزلوم عەبدی هەوارمان بکەوە یا ئەوە بۆ ژیان ئازادی تۆ General Mazlum Abdi, to protect us in the region, I appeal to you from this platform to intervene because you are one of our own. We shouldn't have to ask for protection from anyone other than our own people and our own blood. یا لسروکی یپجا جیگر آخفتگر چیه دوهینی امجنه ویدیویی که بلاو کرد که تیدا دوبیجی اما بشکلی لخلق مظلوم علوین و او کسانی که او کار کرد به تروریست دزانن ای باشه تو اگر ریز و حرمتت بو جنجیان آزادی هبایا که نیتا اگر تو ریز و حرمتت بو جنجیان آزادی هیا باشه اما سروکی یپجنیه که او کاری کرد و من جنیه ای بو ریز بو پرسیار لینا کرد اری ام کارا بکم استا توش بوی دیکتاتوره
ببریا بقصه خود بریاره دی همو چارنوسی روجاوای کردستان خستوی ناف چانتیک لناف گیفانی خودتا به کیفی خود دروتاوی و له کیفی خود تیاره سیار یا تو نتوانی همو بریارک بدید گله کرد خیلی داوا بی اما 4 مانگه اما 12 تانه روزنامه‌وانن 24 ساعته کار دکن با روجاوای کردستان اما نزانن تو چین اما هر نزانن ایوه چین بەڵام ئێمە دڵمان بۆ ئەو ملەتە دەسووتێ 24 ساعتە بە زمانی ئینگلیزی ئالمانی فەرانسەوی نازان بە چەندین زمانانە شەو و ڕۆژ 12 ڕۆژنامەوان بالاش بێ پارەکارەکەن یا مەگەر بۆ گەلێک کورد نییە یانی ئێمە ئەوها ڕێگە بدن تۆ چارەنووسی ملەتی کورتێخی ناو چانتەیەک بە دڵی خۆت باولاولابەری تۆ ئەگەر دت هەبێ ڕوڕەش نەبی لە بەرامبەری گەلێ کورد استقالەی خۆت بدە وە گەرەکی سەرۆکی هێزی سووریەی دموکرات بێتە گۆڕاندن چونکە تۆ بە دیکتاتۆری بە بریاری تەکە کەسی ئەم کارت کردووە تۆ بە بریاری ڕژیمی تورکیە لە ئەمرالی و ئەم کارت کردووە تۆ بریاری ئێمە گوتمان بابە ئۆجالان دیلە بابە ئۆجالان ئەسیرە کوڕە ئۆجالان دیلە دەستی دوژمندا کاکە پێلاوەکانی ئۆجالان لەسەر سەر و سەر چاومان ئۆجالان دیلە ئەی هاوار کوڕە نابە هەموو شتێک بە قسەی ئۆجالان کوڕە کابرا دیلە دیل کوڕە ئینسانی تۆ ئێستا چاقۆ بدە سەر قورگم تۆ بە هەر قسەیەک من بڵێ من مەجبورم بڵێم ئەی کوڕە بابە ئۆجالان دیلە ئەی هاوار کوڕە خۆ قەندیل دیل نییە کوڕە خۆ هێزی سووریەی دموکرات دیل نییە کوڕە بۆی وە چارەنووسی ملەتی کورد وا لێ دەکەن ئەری کاکە مەگەر ئۆجالان ساز نەبوو دەوڵەتی کوردیمان بۆ دروست بکە باشە ئێمە ئێستا قەرارە هەموو شتێک بکەن بە قوربانی ئازادی ئۆجالان بابا سەد ڕەحمەت بە ئۆجالان مالی ئاوا کوردی ساز کرد قەهرەمانە دەستی خۆش بە ئێ کاکە خو قرار نییە ئەمە کوردستان هەموو شتی کوردیش بسووتێنن بێکن با کوردستانیش یەکجار لە ناو بەرن تەنیا لەبەرەوەی کە با ئۆجالان ئازاد بێت ئێ کوڕ بابە خۆ ماندێلاژێ لە زینداندا بوو عەزیزی من تورکیە بە ناردنی نامەیە ئۆجالان بە دەلۆ ئۆجالانی کوشت ئۆجالانی کە بۆ سربەخۆی کوردستان و پەکەکەی دروست کردبوو گوتی من سربەخۆیم ناوێ دموکراتیم ناوێ فێدرالیم ناوێ کوڕە مافی کولتوریمژی ناوێ من تورکیی دموکراتیکم ئەوێ دزانی ئەمە چ بوو ئەمە نامەی کوشتنی ئۆجالان لە باری سیاسی لە دلی گەنجەکان و نەسلی دوهاتوودا بوو ئێستا ئەمڕۆ لە ڕۆژێکی وەکو ئەمڕۆدا کە مەزلوم عەبدی وەکو قەهرەمانێکی کورد هاتبوو ناساندن لە ڕۆژێکی وەکو ئەمڕۆدا هاتن مەزلوم عەبدیان دا تا نشتی جینایەتکاری کە بە حەزاران مرۆڤێ مەزلوم لەو سێ ڕۆژەدا کوشتوێتی منداڵ ژن کوڕە کچ لە باوکی ژنم بینی کە ئێستا ناتوانم لێرە ڤیدۆکەی بڵاو بکەم کچێکی چکولەیە دەمی لەسەر دەمی مەمکی دایکیدایە لەوەیان لێداوە کچەکە هەڵدەمی لەسەر مەمکی دایکی وشکووە کورە ویژدان کورە شەرافەت و ناموسی کەرامەتی مرۆڤ ئەمە قبول دکە کە ئەمە ئەوا بکەن ئەو یەکە بکەن لە ڕۆژی کۆ ئەمڕۆدا کورە ویژدانتان نائێشە لە کورد زیاتر هیچ کەسێک هیچ کەس ئێش و ئازاری نەبینیوە چۆن ئێوە ئێش و ئازاری ئەم ملەتە نابینن کە نیڤیانیش کوردن کوورە خۆ ئەلەویەکان هەموو کەس کوورە تاریخ ناسەکان هەموو زانن کە نیڤی ئەلەویەکان کوردن ئێ یاوەر کوورە بابە ئەیوە خەریکی چین لە ڕۆژاوای کوردستاندا مخابن 1000 جار مخابن ئەوە دەڵێم نەخۆشیشە لە ڕۆژاوای کوردستاندا قەهرەمان و شۆڕشگیری کرد شەڕ بکەن یەکجار زۆرە لێ مخابن و سەد مخابن یەک سیاسەتمەدەر تێدا نییە ڕۆژاوەیەک شەو و ڕۆژ تەلڤیزیۆنمان هەیە ڕۆناهی تیڤی ئەوەندەی کە بەحسی پەکەکەکە مرۆڤ پێی وایە کە ئەمە تەنیا زمان هەڵی پەکەکەی یەک شتی لەسەر ڕۆژاوای کوردستان 24 سەرۆکاپۆ ئۆڵدوی گیالدی گێتە دکە کوردی یا ئاها ناوە ئەمە حەزکردن لە پاکەکە نییە تۆ 24 ساعت بژیا یا تۆ ئاپۆ ڕەشتێکی پێشچاوی خەڵکی یا ئاپۆ بێقیمەت دەکەن یا ئاپۆ تۆ هەرز و ئەزمان دەگەڕێت و بە هەر کەس دەڵێن کاکە بژی سەرۆکاپۆ نامی سەرۆکاپۆ یەکجار سەرکەفتی بوو دێن لە تەلڤیزیۆنی ڕۆناهی و ئاشقا تیڤی و حەسەن تیڤی و حوسێن تیڤی بڵاودی چی نامی ئۆجالان دە چی هەیە یا شەرم بکەن حیا بکەن درۆ لەگەڵ خەڵکی کوردستان نامی ئۆجالان دەبێ کورد کاکە سەربەخۆی نابێ فێدرالی نابێ ئۆتۆنۆمی نابێ کولتوریژی نابێ ئێمە تورکیەمان دەوێ
ای باشە تۆ چیت بێژ زۆر سەرکەفتی بوو یەک جار قەهرەمانە بوو ئای سەرۆکا بوو پشتی تورکیشکان یا شەرم نییە یا ئەمە چەند دەتوان درۆ لەگەڵ خەڵکە یا ئێمە لە سەد ساڵی 21 لە قەرن و لە سەدەی هین و موشک و تێپەڕان ئێستا کەوتونە سەدەی کۆمپیوتێرمان تێپەڕان ئێستا کەوتونە سەروی AI ئێوە تازە بە درۆنەدریانە خەڵک بەقاتێنن کاکە لە من زیاتر هیچ کەس پشگیری لە پەکەکەی نەکردووە ناگیژی ئێمە ڕێز و حرمەت لە گیرەکانی پەکەکە ئەگرن کە شار ئەکەن بەڵام قراوە نییە کە هەرچی هەر گوتن ئێمە بێژن ڕاستە کاکە کاری ئێوە هەلەیە کاکە کاری ئێوە کارێکی نەڕاستە ئێوە خەریکی چین ئەم درۆ دەڵاسانە چین بۆ خەڵقی کوردستانەکەن خۆتان چوون لەسەر داخوازی ئۆژالان ئەم کارەتان کرد و خۆتان تەسلیمی ڕێژیمی سووریەتان کرد ئێکوڕە هەر ڕاوستنە مانگێکی دیکە و کارەتان بکردە ئەی هاوار خۆ ئەلاوی قاتل ئام ببوو کوڕە ڕێگەتان بدە باخێنی خەڵق وشک بێ کوڕە وجدانتان نییە ئێکوڕە قەزمیەوە نەکوژراوە ئێکوڕە هەموو کوردە جنوسات کرد کە دەرستێکتان لێبەر نەگرت کوڕە عیبە عیب کوڕە شەرمکن ئێوە کەرامەتی ئێمەتان شکاند ئێمە ناموسی کورتان برد کورتان بێعەبور کرد کورتان سوک و ڕسوا کرد ڕۆژێک بە نامەی ئۆجالان بە تەواوی دنیا نامەیەکی سەرکەفتی نامەیەکی وا لە دنیا بەڵاو بوو چییە کاکە ئۆجالان دوبێ ئێمە خۆمان تەسلیمی تورکیاکە نە سەربەخۆیی نە فێدرالی نە هیچ بێمەش دەڵێن کاکە تاریخیە کاکە یه تاریخ شتیوان نبود ای کوڕ چییە ناوەڕۆکەکە چیمان بکرێ هیچ بۆ کورد نییە دەڵێن ئێمە چونکە دەڵێن سەرکەفتی ئیش بەشتە وەرە سەرکەفتی نییە وەڵڵایش بنکەفتیە هیچ شتێران نییە ئەم نامەیە بەدەست استخباراتی تورکیا نووسراوە ئۆجالانی بەدبەختی ماڵوێران دیلە ئەسیرە کوڕی خدا وەرە ئێستا تۆ چاقۆ بدە سەر قورگی کەسێک بەڵێ وا بکە ئەوە هەرچی بڵێ ئەوە ئەکە کوڕی خۆ ئۆجالان دیلێوە دیل نین ماڵ من کابل نەبێ ئەمە چییە بەسەر ئێمەتان کردو بۆ درۆتان لەگەڵ خەڵکی کوردستانەکە یعنی ئێوە دەتان هەوێستە دژاتی پرۆژەی ئیسرائیل بکەن کوڕە بابە ئیسرائیل هاتووە دەڵێ وەزیر سەرۆک وەزیری دەرۆ وەزیری ناوخۆ وەزیری دەرەوە هەموو دەبێژن جۆلانی تروریستە تۆژی لە ڕۆژێکی ئەوڕۆ دچی دەستی خودخی جۆلانی یانێ دچی چی دەڵێ بە ئیسرائیل دەڵێ بە ئیسرائیل فاکۆف تۆ وا پێی دەڵێ تو به اسرائیل جنێو تو یعنی تو خود کردو د پروژه ترکیه دژی اسرائیل اینجا تو چاوری بزن چیت لیاکن بزانه اسرائیل چون ایوا دستورکینه بزانه چون اسرائیل روجاوای کردستان اگر مالی کاول نکرد کوره بابا ام خلقه 21,000 شهید ما این روجاوای کردستان کوره بابا ایما استال دنیا را بونه هاوکاری داعش کوره خود داعش ایمه کشتو داعش کان من زندانی کردو لگا سروک داعشش دست به دست یکتر مانده کوره ما سوخترین شتمان کردو اما چیه ایما 5,000 داعش من زندانی کردو خو من چونه لگل کسی سروک داعش ای باشه کاکا عوض بکرد بو بدزید نکرد بو بشاروید نکرد بو مانگیک دوای من نکرد بو با امریکا اگر امریکا به توی گوتو تو بو با امریکا نگوت که امریکا استو خلقات یه جنوساید کردن ام همو انسانا کجا با من چیکار کار بکنم کوره شرم کن شرم ایوه کرامتی ایمتان بریندار کرد اما هست اما جاری دومه دی بیشم اما 4 مانگی تواوه کوره جن من دار من نبینی و 24 ساعته ایمه 12 رانه روزنامه‌وان شب و روز کار دکن با روجاوای کردستان اوها بدن به دست بردوش مردوشانه به کیف خوان بفروشن